لەگەڵ دەستپێکردنی گڕێکی تری دانوستانەکانی نێوان هەرێمی کوردستان و ناوەند لەسەر چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەردوولا بەتایبەتیش قەیرانی دارایی کە بۆ ماوەی زیاتر لە 4 ساڵە باڵی بەسەر هەرێمی کوردستاندا کێشاوە. بۆیە هاوڵاتیانی خانەقین داواکارن لە حکوومەتی هەرێم لە پێناو بەدەستێنانی مافی هاوڵاتیان نەرمی بنوێنن لە بەرامبەر داواکاریەکانی حکوومەتی ناوەند. ڕێکەوتن بین کوردستان و بەغداد شتێکی فرە ضرورە بۆ ئەی ملت کوردە لە بنە ئەی قەیرانە هەنەتی و ئەوزاعیان فرە شەکەتە و گوناحن. یعنی تەمەناکەیم لە حکوومەت کوردستان و لە حکوومەت بەغداد کاری بکەن ضروری، يعني أي ملته إنقاذ بك لي قيرانة، يعني فرم معاناة عالم فرم معاناتي هسه كي شيء موجو بوجو كي شيء فروك خانة كانوا دروازة سنوريغان لقل بغداد يكلا بكريتوا أوانيش بتوانن بوجيك بو كردستان بنيرن باش كملو قيرانة درچين فأميدوارين أو وفدمانة كسرداني بغداي كردية وسرداني جمهورية إسلامي كردية بقين الريكوتنيك شایسته بێ بۆ دەربازبوون لە قەیرانە کە بەرۆکی هەرێمی کوردستانی گردووەتەوە. وەکەوەی هاوڵاتیانی خانەقین ئاماژیان بۆ کرد بە لێک نزیکبوونەوەی حکوومەتی هەرێم و ناوەند لەسەر پرسی دۆسیەی نەوت و فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان بە فاکتەرێک دەزانرێت بۆ چارەسەرکردنی قەیرانەکان و کۆتایهێنان بە ناکۆکیەکانی نێوان هەرێمی کوردستان و ناوەند. داوا لە هەردوو حکوومەتەکەی وەکو هەرێمی کوردستان و حکوومەتی مەرکەزی بەغا دانیشتنوویەکە و ئەم قەیرانی خەڵکە جێبەجێ بکەن خەڵکەمە ئەچێ بۆ ماوەیەکە موچەی وەرنەگردووە و وەڵی زۆر گرنگە کە ڕێککەون لەبەرەوە خەڵکێک زۆر چاوەڕێ موچەی دەکا و چاوەڕێ ئەم قەیرانە دەکا ڕێککەون وەکو حکوومەتی ناوەند لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە. حكومتي إقليم عندي تنازلات بيه بغداد عندي تنازلات بيه بو مصلحتي خلق بو مصلحتي مواطن بو مصلحتي موظف معلم أما تقريبا بو 2 سال 3 سال أشد أم قيرانة راتب يعني لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە بۆ یەکەمین جارە وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغداد دەکات. هاوڵاتیانیش چوونی ئەم وەفدەی هەرێم بۆ بەغداد بە گرنگ دەزانن. بۆیە لە ئێستادا هاوڵاتیان ومێدیان لە ڕێکەوتنی نێوان هەرێم و ناوەندە بۆ کۆتاییهێنان بە قەیرانەکان لە هەرێمی کوردستان. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.